بەڕاستی سەردانمان ئەمڕۆ بۆ ئەوەیە دەستخۆشی بکەین لە برا پێشمەرگەکانمان کاکی وەڕەش، کاک سەرتیب حەساری، مامۆستاکاوە، برادرانی تر هەر هەموو کە ئەم هێرشەی کە داعش کردی بەو 5 کەسەوە بەتەما بوون زەرری گەورە پێشمەرگە بوون. هەر ژمارەیەکی وا بوو کە لە تکریر ڕۆشتن خەریک بوو شارەکە هەمووی بڕوخێت. 22 کەسیان لێ کوژرا لە تکریت بە ژمارەیەکی بە هەمان ژمارە، بەڵام پێشمەرگە قارەمانەکانی ئێمە بەو شەوە بەو تاریکیە توانیان هەر پێنجیان لەناوبەرن، بەداخەوە 2 شەهید هەبوو. ئەمە جارێکی تر بۆ خەڵکی کەرکووکی دەرەخا کە پێشمەرگە قەڵغانێکە کە کەرکووکی پاراستووە بە هەموو پێکاتەکانیەوە بە هەموو خەڵکەکەیەوە و بەڕاستی سەردانەکەی ئێمەش تەنها بۆ ئەوەیە بۆ سوپاس و دەستخۆشیکردن لە پێشمەرگە و پشتیوانی برا پێشمەرگەکانمان